سڵاوتان لەبێت یەک هەواڵ دەست پێ دەکات. یەکێتی نیشتیمانی کوردستان گۆڕانکاری لە ڕاگەیەندراوی دوای کۆبوونەوەی ئەنجوومەنی سەرکردایەتیەکەی دادەکات کە دوێنێ لە شاری سلێمانی بەڕێوە چوو. بە گوێرەی ڕاگەیەندراوی یەکەمی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بڕگەی تایبەت بە هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری داهاتووە بۆ بڕیاری هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەریش لەگەڵ یەکێتی دەست بە گفتوگۆ بکەن بۆ یەکگرتنەوە. سەرکردایەتی پێشوازی لەم دەست پێشخەریە کردووە، وەفتێکی باڵای بۆ لێکتێگەیشتن و سەرنجام یەکگرتنەوە پێکهێنا. بەڵام لە ڕاگەیەندراوی دووەمدا هاتووە لا بڕوابوونمان بە چەسپاندنی ئارامی و ڕێکخستنەوەی تواناکانمان بڕیارماندا بە پێکهێنانی لیژنەیەک بۆ گفتوگۆکردن لەگەڵ هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری بۆ ڕێکەوتن و ئاراستەی یەکخەستن کە بە ڕەنگی سوور هەردوو جیاوازیەکە لە ڕاگەیەندراوەکەدا خراوەتە ڕوو. ڕێبوار کەریم مەحموود وتەبێژی هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری ڕەتکردەوە کە هاوپەیمانی داوای یەکگرتنەوەی لەگەڵ یەکێتی کردبێت و ڕایگەیاند کە ڕاگەیەندراوەکەی ئەنجوومەنی سەرکردایەتی یەکێتی هەڵەیەکی تێدا بووە، دواتر ڕاگەیەندراوەکە ڕاست کراوەتەوە و ئاماژەی بۆ کردووە هاوپەیمانی ئامانجی سەرەکیان دروستکردنی یەکێتی و کۆکردنەوەی لایەنەکانی هەرێمی کوردستانە. جاری یەکەم کێشەیەکی تیابووەوە گرفتێکی ترە جەناب دەگەسەی بەیاننامەی دووەمکەی و پێم وایە ئێستا تۆ بەیاننامەی دووەمی خوێندەوە و بەرگەی بەیاننامەی دووەمی خوێندەوە باسی ئەوەی تیانە دە بە هیچ شێوازەوەی مامەڵ لەگەڵ شتی فەرمی ئاکەین باسی ئەوەی تیانە کە کەس داوای ئێمە داوای یەکگرتنەوەمان کردبێ لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە بابەتەکە زۆر ڕوون و ئاشکرایە قسەیەک هەیە لە هەردوو لا بۆ مەسەلەی ڕێکخستن و ڕەنگە هەردوو لا نەبێ ڕەنگە هێزی تریش بێ و ڕەنگە خەڵکی تریش پاڵنەری ئەم جۆرە لە ڕێکەوتن بێ لە نێوان هێزە سیاسیەکانە لە سەرانسەری کوردستانیش چونکە تۆ بۆ دەربازبوون لەم قەیرانانە پێویست بەوەیە ڕێکەوتنێکی سەرانسەری بێنی تەکایەوە کە ئامانجی سەرەکی تایە خزمەتکردنی هاوڵاتی بێ ئامانجی سەرەکی تایە کۆتاییهێنان بەم قەیرانە نەبێ و ئێمە لەبێت و یەک هەواڵ دەست پێ دەکات. یەکێتی نیشتیمانی کوردستان گۆڕانکاری لە ڕاگەیەندراوی دوای کۆبوونەوەی ئەنجوومەنی سەرکردایەتیەکەی دادەکات کە دوێنێ لە شاری سلێمانی بەڕێوە چوو. بە گوێرەی ڕاگەیەندراوی یەکەمی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بڕگەی تایبەت بە هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری داهاتووە بۆ بڕیاری هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەریش لەگەڵ یەکێتی دەست با گفتوگۆ بکەن بۆ یەکگرتنەوە. سەرکردایەتی پێشوازی لەم دەست پێشخەریە کردووە، وەفتێکی باڵای بۆ لێکتێگەیشتن و سەرنجام یەکگرتنەوە پێکهێنا. بەڵام لە ڕاگەیەندراوی دووەمدا لە نووسراوەکە لە بڕوابوونمان بە چەسپاندنی ئارامی و ڕێخستنەوەی تواناکانمان بڕیارماندا بە پێکهێنانی لیژنەیەک بۆ گفتوگۆکردن لەگەڵ هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری بۆ ڕێکەوتن و ئاراستەی یەکخەستن کە هەردوو جیاوازیەکە بە ڕەنگی سوور لە ڕاگەیەندراوەکەدا دیاریمان کردووە. ڕێبوار کەریم مەحموود وتەبێژی هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری ڕەتکردەوە کە هاوپەیمانی داوای یەکگرتنەوەی لەگەڵ یەکێتی کردبێت و ڕایگەیاند ڕاگەیەندراوەکەی ئەنجوومەنی سەرکردایەتی یەکێتی هەڵەیەکی تێدا بووە، دواتر ڕاگەیەندراوەکە ڕاست کراوەتەوە و ئاماژەی بۆ کردووە هاوپەیمانی ئامانجی سەرەکیان دروستکردنی یەکێتی و کۆکردنەوەی لایەنەکانی هەرێمی کوردستانە. بۆ بەیاننامەکەی دووەمی یەکێتی تکاکەم تەماشا بکەیت جاری یەکەم کێشەیەکی تیابووەوە گرفتێکی ترە جەناب دەگەسەی بەیاننامەی دووەمکەی و پێم وایە ئێستا تۆ بەیاننامەی دووەمی خوێندەوە و بەرگەی بەیاننامەی دووەمی خوێندەوە باسی ئەوەی تیانە دە بە هیچ شێوازەوەی مامەڵ لەگەڵ شتی فەرمی ئاکەین
باسیەوەی تیانە کە کەس داوای ئێمە داوای یەکگرتنەوەمان کردبێت لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە بابەتەکە زۆر ڕوون و ئاشکرایە قسەیەک هەیە لە هەردوو لا بۆ مەسەلەی ڕێکخستن و ڕەنگە هەردوو لا نەبێ ڕەنگە هێزی تریش بێ و ڕەنگە خەڵکی تریش پاڵنەری ئەم جۆرە لە ڕێکەوتن بێ لە نێوان هێزە سیاسیەکانە لە سەرانسەری کوردستانیش چونکە تۆ بۆ دەربازبوون لەم قەیرانانە پێویست بەوەیە ڕێکەوتنێکی سەرانسەری بێنی تەکایەوە کە ئامانجی سەرەکی تایە خزمەتکردنی هاوڵاتی بێ ئامانجی سەرەکی تایە کۆتاییهێنان بەم قەیرانە نەبێ و ئێمە وەکو هاوپەیمانی کە سەرەتا دروستمان کردووە وتومانە هاوپەیمانی هێزێکی کۆکەرەوەی یەکەم وتار لەسەر هاوپەیمانی کە نووسیمانە نووسیمان هاوپەیمانی هێزی کۆکەرەوەیە. دەربارەی و دوو ڕاگەیەندراوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان بڵاوی کردەوە جەمال ئەحمەد جەمیل پەیامنێری ڕووداو لە سلەیمانیەوە کاردانەوەکانی ئەو دوو ڕاگەیەندراوە دەخاتەڕوو. بەڵێ بڕیاری سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ یەکگرتنەوە لەگەڵ هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری دوای ئەوە دێت کە ئەو دوولایەنە لە ماوەی ڕابردوودا چەند کۆبوونەوەیەکیان لە ئاستی باڵادا ئەنجامدا بوو بۆ ڕێککەوتن و دروستکردنی هاوپەیمانیە لە نێوانیاندا بەڵام دوای بڵاوکردنەوەی بەیاننامە یەکێتی نیشتیمانی کوردستان هاوپەیمانی ناڕزایەکی زۆریان دەربڕی و بە شێوەیەکی فەرمی داوایان لە یەکێتی نیشتیمانی کوردستان کرد کەوان بە هیچ شێوەیەک ئامادەنین بگەڕێنەوە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵکو ئەو بەیاننامە دەبێت ڕاست بکەنەوە ئەو بوو هەردووە بەدوای ئەوە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەیاننامەی دووهەمی بڵاو کردەوە کە ئەوەی کە دەگوزارێت لە نێوان ئەو دوولایەنەدا ڕێککەوتنە نەک گەڕانەوەی ناو هاوپەیمانی بۆ ناو یەکێتی نیشتیمانی کوردستان من بۆ ئەومە بەستە پەیوەندی مەچەلایەنێکی یەکێتی نیشتیمانی و کوردستانەوە کرد و چەند زانیاریەکی دروستیان پێ ڕاگەیاندنەوە کە ئەوە یەکلایی بۆتەوە کە دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح دەبێتە بەربژێری یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ سەرۆکۆماری عێراق و پارتی دیموکراتی کوردستانیش بە شێوەیەکی فەرمی پێیان ڕاگەیاندون هیچ گێشە و گرفتێکیان لەگەڵ ئەو بەربژێرە دانیە ئەوەی کە پەیوەندی بە ژیانی سیاسی دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵحەوە هەبێت لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە پێیان ڕاگەیاندووە کە یەکێتی نیشتیمانی کوردستان ماڵی خۆیەت و هیچ پێویست ناکە ئەوە یەکلایی بکەنەوە کە چی پۆستێکی هەبێت لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستاندا بەڵام ئەوەی کە پەیوەندی بە هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری و هەبێت لە ناڕزایەکی زۆر لە ناو ئەم لایەنەدا هەیە ناڕزایەکە بەتایبەت بۆ ئەو کەسایەتی ئیسلامیانە دەگەڕێتەوە کە پێشتر لە ناو پاتە ئیسلامی سیاسیەکاندا بوون هاتبوون لەگەڵ دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح ئەم هاوپەیمانیان ڕاگەیاندووە ئەوان دەڵێن کە ئەوەی لە بەرچاومانە بێ ئەوەی لە بە شێوەیەکی فەرمی ئێمە ئاگادار بین ئەوەیە کە دروستکردنی هاوپەیمانیەکە لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوپەیمانیدا و دروستکردنی سەرکردایەتێکی هاوبەش لە نێوان ئەم دوولایەنە سیاسیەدا بەڵام لە گریمانی ئەوەدا بازەوە دەکەن ئەگەر هاتوو گەڕانەوە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو هاوپەیمانی دروست نەکرا تەنها توانەوەی هاوپەیمانی بێ لە ناو بۆتە یەکێتی نیشتیمانی کوردستاندا ئەوان بە هیچ شێوەیە ناگەڕێنەوە ناو هاوپەیمانی بەڵکو لە دەرەوەی هاوپەیمانی ناگەڕێنەوە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان و لە ناو هاوپەیمانیشدا نامێنەوە بەڵکو وەک گروپێکی جیاواز ناڕزایی خۆیان دەردەبڕن و هەڵوێستی تونیشان دەبێت بەرامبەر بۆ گەڕانەوەی دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح بۆ ناو یەکێتی نیشتیمانی کوردستان. هەردوو شاندی یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری ئەمڕۆ لە شاری سلێمانی کۆبوونەوە و ڕاگەیەندراوێکیان بڵاو کردەوە. شاندەکەی یەکێتی کە پێکهاتەبوو لە کۆسرەت ڕەسوڵالی جێگری سکرتێری گشتی ئەرسەلان بایزۆ ڕەفەت عەبدوڵڵا ئەندامانی مەکتەبی سیاسی و لاهور شێخ جەنگی و بافڵ تاڵەبانی و پەروین بابەکر لە ئەندامانی سەرکردایەتی هەروەها شاندی هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری پێکهاتەبوون لە دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح و ڕێبوارکەریم و حەسەن جیهات لە دوای کۆبوونەوە کردو لە ڕاگەیەندراوێکی هاوبەشیان بڵاو کردەوە کە ئامادەقەکەیەتی سەردەبایانی ئەمڕۆ 14 ئەیلوولی 2018 لە شاری سلێمانی و لە ماڵی کۆسرەت ڕەسوڵعەلی جێگری سکرتێری گشتی یەکێتی و بە ئامادەبوونی دکتۆر بەرهەم ساڵح سەرۆکی هاوپەیمانی کۆبوونەوەی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری ئەنجامدرا. لە کۆبوونەوەکە داردوولا جەختیان کردەوە لەسەر چارەسەرکردنی قەیرانەکانی کوردستان و ئەو کێشانەی ڕوبەڕووی هاوڵاتیان بۆتەوە. ئەمەش لە چوارچێوەی ڕێککەوتنێکی سیاسی هەمەلایەنە بۆ ڕێکخستنەوەی ناوماڵی کوردستانی باوبەشی زولایەنە سیاسیەکان بڕیاریشدرا کە کۆبوونەوەکان بەردەوام بن. دوای بڵاوکردنەوەی ڕاگەیەندراوەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان 5 ئەندامی هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری ڕاگەیەندراوێکیان لەژێرناوی بۆ پشتگیری هاوپەیمانیمان کرد و واروە بۆچی ژوازمان لە هێنا بڵاو دەکەنەوە ڕای دەگەێنن کە نەبوونی ڕوونیایەکی ڕوون بۆ داهاتووی کاری قەوارەکە نەبوونی هەڵوێستی سیاسی لە کۆمەڵێک ڕووداو و گرنگی کوردستان و عێراق و ناوچەکە و چەندانی دیکە وای کرد واز بهێنین. لە ڕاگەیەندراوێکدا کە ناوی 5 ئەندامی هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری لەسەرە هۆکارەکانی پشتگیری و پەیوەندیان بە هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری و واسێنانیان لە هاوپەیمانیەکە ڕوون کردوتەوە و تێدا هاتوون کە
گەیشتینە ئەو باوەڕەی سەرۆکی هاوپەیمانی حیزبەکەی تەنها بۆ بەرزکردنەوەی ڕەسیدی پێگەی سیاسی وارووا ئابووری خۆی دروست کردووە بۆ ئەوەی لەگەڵ لایەنە سیاسیەکانی دیکەدا مامەڵەی پێوە بکات و لەو ڕێگایشەوە دەستی بە پۆستێکی باڵا بگات. ئەو پێنج ئەندامەش بریتین لە ڕازاو مەحموود، ئەندامی خولی پێشووی پەرلەمانی کوردستان و ئەندامی ئەنجوومەنی گشتی هاوپەیمانی، گەشەدارە ئەندامی پەرلەمانی کوردستان، جەواد سعید پێشمەرگەی دێرین و ڕاوێژکاری پەرلەمانی کوردستان، ئەندامی ئەنجوومەنی گشتی هاوپەیمانیش، ڕێزان عارف ئەندامی ئەنجوومەنی گشتی هاوپەیمانی، دکتۆر سەروەر عەبدوڕەحمان عومەر ئەندامی خولی پێشووی پەرلەمانی کوردستان. سەروەر عەبدوڕەحمان ئەندامی پێشووی هاوپەیمانی لە ئەکاونتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک وتارێکی بڵاوکردەوە دەڵێت بۆ پشتگیری هاوپەیمانیمان کرد و بۆچیش وازمان هێنا. سەروەر عەبدوڕەحمان دەڵێت هاوپەیمانی حیزبێک نەبوو لە پڕێکدا قوت بوو بێتەوە، بەڵکو بەرهەمی کاری نزیکەی 3 بۆ 4 ساڵی پێشتری کەسانێکی لە خۆبردوو بوو، بەڵام بەداخەوە ئەو ئومێدانە لەگەڵ سەرەتای دروستبوونی قەوارەکەدا کاڵبوونەوە و تێبینی زۆرمان لا دروست بوو، هەر لە نەبوونی شەفافیەت و دموکراسی و دادپەروەریەوە لە نێو قەوارەکەدا تاوەکو باوەڕ نەبوون بە دامەزراوە و نەبوونی کارکردنی تیم و ئەنجامدانی کاری چاک، ڕەوانە و کارکردنی بە میزاج بردنە پێشەوەی کەسانێک کە تەنها بەرژەوەندی تایبەتی خۆیان ڕەچاو کرد. نەبوونی ڕوونیایەکی ڕوون بۆ داهاتووی کاری قەوارەکە، نەبوونی هەڵوێستی سیاسی لە کۆمەڵێک ڕووداوی گرنگی کوردستان و عێراق و ناوچەکە و چەندانی دیکە. دکتۆر عیزەت سابیر بەڕێوەبەری تیمی بانگەشەی قوبات تاڵەبانی سەرۆکی لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان ڕایگەیاند دەنگدان بەیەکێتی، دەنگدانە بەلایەنێکی دەنگنەدان بەیەکێتی، دەنگدانە بەلایەنێکی دیکە. لە لێدوانێکیدا دکتۆر عیزەت سابیر کە ئەندامی پەرلەمانی کوردستانیشە دەڵێت ئەوانەی دەنگ بە یەکێتی نیشتیمانی کوردستان نادەن ئەوە ڕاستەوخۆ دەنگ بە پارتی دیموکراتی کوردستان دەدەن. بەڕێوەبەری تیمی بانگەشەی قوبات تاڵەبانی ڕاشی گەیاند ئەوانەی لە یەکێتی زیویر بوون و تاوەکو ئێستا نیگەرانن با بگەڕێنەوە و ناوماڵە گەورەکە. سەرکردایەتی بزوتنەوەی گۆڕان دەڵێ یەکێتی هاوکاری کۆماری ئیسلامی ئێران دەکات. جەبار مەلامین ئەندامی جواتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان ڕایگەیاند کە کۆماری ئیسلامی ئێران بیەوێ لە چارانەوە موشکمان ئاراستە دەکات، بەڵام ئەگەر ئێران لە سنووری پارێزگای سلێمانی سەکۆی موشک دابنێت هیچ کەس ناتوانێت ڕێگری لێ بکات، چونکە ئێمە هەرێمێکی تەنیا بەناو سەربەخۆین، بۆیە ئێران لە سلێمانی تەراتێن دەکات. جەبار مەلامین گوتیشی بزانێ یەکێتی توانی ئیدانی هێرشەکەی کۆماری ئیسلامی ئێران بۆ سەربارگەکانی حیزبی دیموکرات لە شاری کۆیە بکات، بۆیە یەکێتی وەک لایەنێکی سیاسی هاوکاری کۆماری ئیسلامی ئێران دەکات. بێگومان یەکێتی دەسەڵاتی ئەوەی نییە ڕێگری بکات لە جەموجۆڵە سەربازیەکانی کۆماری ئیسلامی ئێران. یەک هەواڵمان پێشکەشکردن، شاد و بەختەوەڕبن.